ئەوە پردی حافیزە بەشێک لە پردەکەش کاوە مەترسی زۆری بۆ سەر ئۆتۆمبیلەکان هەیە لە دوانی وەڕۆژ کاوە تاوەکو ئێستا چاک نەکراوەتەوە. خلطت به او لا اقرا ولا بس ده بيشتغل بسك واحد ده بسك لا ولكي وآوي لي هاتوا ولا ولا امره يعني صبر نظام ساعات سني بس انا رجعت معايا ممكن تزول من هذا مسألة بينهم وزعت يا مرتونه وزعت يا مرتون كل عافيس هذا ڕێگایشی بازرگانی لەسرە هەولێر بە حاجۆمرانە بەستێتەوە دیارە ئەمڕۆ ئاوای بەسەر هاتوو تا ئێستا ڕێگاکە چاک نەکراوەتەوە پردەکە مەترسی زۆری بۆ سەر شۆفێران هەیە.